بەنێو سەگەکاندا دەسوڕێنەوە و سەگەکانیش بە بینینی هەست بە ئاسوودەیی و دڵنیایی دەکەن. فریشتە ماوەی چەند ساڵێکە هەموو ژیانی خۆی بۆ خزمەتکردنی سەگە بێلانەکان تەرخان کردووە و لە گەڕەکی ڕاپەڕینی شاری سلێمانی پەناگەیەکی بۆ دروست کردوون و بەردەوام خزمەتیان دەکات. چیرۆکێکمان هەبوو ئێمە تەواان خانووەکەمان تەواو نەکرابوو بڵێن لە خوارەوە لە قاتی خواروی خانووەکە ئەو ئاژەڵە برینار بوو بڵێن کەمەندان بوو ئاهات لەوێدانیش لەگەڵ بێچوەکانیە ئیترەمە ئێمەی جوڵان بەڕاستی ئیتر بیرمان لەوە کردەوە کە یارمەتیان بین و برینەکانیان ساڕێشکەین. فریشتە و هاوسەرەکەی و کچەکەی کە خوێندکاری کۆلێژی پزیشکیە پەناگەیەکی وایان بۆ سەگە بێلانەکان دروست کردووە کە ڕەنگە تەنها جێگەیەک بێت بۆ حەسانەوەی سەگەکان و ئازار نەدانیان. ئەوان بەردەوام خواردن بۆ سەگەکان ئامادە دەکەن. دەرمان و دەرزی و چارەسەری پزیشکی بۆ ئەو سەگانش ئەنجام دەدەن کە گرفتی تەندروستیان هەیە. پەناگەیە کۆمەڵی ئاژەڵی لێ بە تایبەتی سەگ و پشیلە لێرە ژمارەیەکی زۆری لێ ینی جار هەبوو 150 ئاژەڵ لێرە بووە جار هەیە 50 بە پێی ئیتە کاتەکەیە نەخۆشەکەون ئەوە نیان لە ژێر نەشتەرگەریەکە دەرناچنیان تر حاڵەتێکە لێرە چارەسەرەکرێن تەداییەکرێن ئەوەی کە چارەسەری نییە و بەو شوی ئەمێنێتەوە ئێمە لێرە تا مردن بڵین خزمەتێکین و بەخێویەکەین هەنێک لە ئاژەڵانە بڵین چاکە بنەوە تەندروستێکی باشیان بۆ گەڕێتەوە ئەکینەوە ژینگەی خۆی جاریوە هەیە لەو ئاژەڵانە لەو ژینگەی خۆی گەڕاوەوە دیسان هاتوۆتەوە لای ئێمە. سەگەکانیش لە دڵسۆزی فریشتە بۆیان گەیشتوون بۆیە هەمیشە باوەشی بۆ دەکەنەوە و یاری لەگەڵ دەکەن. لەم پەناگەیە کە نزیکەی 80 سەگی تێدایە سەگەکان گروپ دابەش کراون و هەر ژمارە و لە جێگەیەک دانراون. بەشێک لە سەگەکان لاقیان شکێنراوە و هەندێکیان دراوە لە چاویان بەڵام پەناگەکەی فریشتە لە چنگی ئەو کەسانە ڕزگاری کردوون کە چێژ لە ئازاردانیان دەبینن. طبعاً تۆمە کارێکی ئینسانیەکی لە نێو کۆڵانەکانەوە ئەو هەموو ئاژەڵ لە ناو ماڵەکان ناکرێ و ڕێگە پێدراویش نییە بەتە ئەکید خەڵکیش دلەی خۆی ئەبێ لە زۆری دەنگی سەگەکان ئەوە ڕەن فەوزا دروستەکرێ بڵێن چەنە هاجار تووشی کێشە بووین بۆ بابەتە بە تەئکید ئێمەش لە بەرەوەی کارێکی ئینسانیەکی نامانەیە ئینسانەکان بۆ بێزارکەین ئەمە یارمای خۆی چەندێک ئەم هاوکاریم ئاژەڵاکەین دوو ئەوە نە هاوکاریە بۆ ئینسانەکە تۆ ئەو دیمەنە لا ئەبەی لە بەرچاوی ئاژەڵێک چاوی نبینی لەسەر شەقامەیان قاچەکانی شکاوە چەندێک ئەو دیمەنە ناخۆش و ترسناکە دوورە خەیتەوە لێ ئەمە هاوکاری بۆ ئینسانەکان هەم لێرەش هاتین خانووەکەمان فرۆش ناچار ئەم پەناگەیەمان دروست کرد لەم دەشتە و حتا لەم دوورە دەستەش ئێمە کێشەمان زۆر بۆ دروست بوو بۆ هۆی سەگەکانەوە. فریشتە هێندە ماندووی دەست سەگەکانە خۆی و خێزانەکەی لە کابینەیەکدا دەژین بەڵام سەگەکانیان خستۆتە نێو خانووەکەیان تا لە گەرما و سەرما پارێزراو بن. گرفتی گەورەی فریشتە ئەوەیە سەرباری هاوکاری نەکردنی لەسەر داڵدەدانی سەگەکانیش کێشەی بۆ دروست دەکرێت. بۆ بابەتی مەسلەی کارە ئینسانێکە یارمەتی ئاژەڵەکانین زۆرینی ئاژەڵەکان کەوتمان کەم ئەندامن لێرە خەڵکی ئاسایی و خەڵکی ڕۆشنبیریش خۆشبەختانە پێزانین و دەستخۆشی زۆریان هەیە بۆ کارەکە و هەموو کاتێ ئەوە نییە بوون بە مای هاندان بۆ ئێمە ئەنی جێ دڵخۆشیە بۆ ئێمە یەکێک لەوانە شاعیری گەورە عەبدوڵڵا پەشێو کە لە دەقی نامەیەکە پێمانەڵێ سڵاوتان لێبێ خۆشەویستانم وا دیارە هێشتا هیچ شتێکمان نەدۆڕاندووە مادام ئێوە هەن. گرفتی گەورەی فریشتە و خێزانەکەی پشتیوانی نەکردنیانە لەلایەن لایەنە فەرمی و پەیوەندیدارەکانەوە بۆ بەخێوکردنی ئاژەڵەکان. لە کاتێکدا سەگ و پشیلەکان پێویستیان بە دابینکردنی خۆراکی ڕۆژانە هەیە و ئەمەش باری سەرشانی قورستر کردوون. دڵشاد ئەنوار دەنگی ئەمریکا سلێمانی. بابەتە دینیەکەیەوە بە هەڵەوەری گرتووە و ئەڵەمە ئیشێکی باشنی لە جێتوە یارمەتی ئینسانێک بە بۆن بوونە ئەو حاڵەتانە زۆرە.